لەگەڵ سەرهەڵدانی ڕاپەڕین و دروستکردنی دەسەڵاتی کوردی خەڵکی کوردستان بە هیوا بوون ژیانێکی ئازاد و بەشکۆیان هەبێت، بەڵام پارتی ساڵ لە دوای ساڵ ئەم خەونەی لە گۆڕنا و ناوچەکانی ژێر دەسەڵاتی کرد بە زیندانێکی گەورە بۆ هاوڵاتی و ئازادی خوازان. پارتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دەسەڵاتێکی پۆلیسی و هەواڵگری توندی سەپاندووە بەسەر ئەو ناوچانەی حکومڕانیان دەکات. بە توندی ڕوبەڕووی ناڕەزاییەکان دەبێتەوە، ئازادی خوازان زیندانی دەکات و بەبێ بوونی بەڵگە و لە ژێر ئەشکەنجەدا و بە تۆمەتی تیرۆر و دژایەتیکردنی هەرێمی کوردستان سزایان دەدات. دەسەڵاتە پۆلیسیەکەی پارتی لە ماوەی تەنها 2 ساڵدا دەیان کەسی خستۆتە کونجی زیندان و دەیان کەسی تریشی خستۆتە ژێر چاودێری و هەموو ئازادیەکی بەرتەسک کردوتەوە. لە ئێستاشدا هاوڵاتی و ئازادی خوازانی ژێر دەسەڵاتەکەی پارتی نەک ناتوانن بە ئازادی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربهێن و بیر و ڕای خۆیان دەرببڕن، تەنانەت لە هەژمارە کۆمەڵایەتیەکانیشیان دڵنیا نین و ناتوانن بە ئازادی گفتوگۆ لەگەڵ دۆستەکانیان بکەن. پارتی هەوڵ دەدات هەموو کوردستان بخاتە ژێر دەستی خۆیەوە بۆ ئەوەی سیاسەتی تۆقان و زەبر و زەنگی خۆی بەسەر هەموو هەرێمی کوردستاندا بسەپێنێت. پارتی لە ساڵانی پێشوودا هەوڵی دەدا ڕوخسارە ڕاستەقینەکەی بشارێتەوە کە دژی ئازادی بوو، بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا بێپەردە و باشکرا بەرەی لە دژی ئازادی و ئازادی خوازان کردوتەوە و تەنانەت بەها بۆ ئامۆژگاری دۆستە بیانیەکانی کوردستانیش دانانێت. ئەمەش پێگەی هەرێمی لای ئەو دۆستانە خستووەتە مەترسیەوە و کوردستان لە ناوچەی ئازادکراوەوە بووە بە ناوچەی خنکێنەری ئازادی. پارتی کە بانگەشەی ئەوەی دەکرد هەرێمی کوردستان دەخاتە سەر نەخشەی وزەی جیهان، ئێستا هەرێمی خستووەتە ناو نەخشەی وڵاتانی پڕ لە زیندانی و سەرکوتکارانی ئازادی و دیموکراسیەوە و ئەو کەسانەشی تا دوێنێ بەرگریان لە مافی کورد دەکرد لە ئێستادا بە نیگەرانیەوە لە ئەزموونە تۆقێنەرەکەی پارتی دەڕوانن.